هاوکاریەکان لە ساڵی 2020 زیاتر بوون و زیاتر لە 26,000 کەس هاوکاری کراون لە ساڵی 2020 کە ئەم هاوکاریانە جیاواز بوون، بەشێکی بۆ خەڵکی نەخۆش بووە، بەشێکی بۆ خەڵکی هەژار بووە، بەشێکی خواردن بووە، سوتەمەنی تیا بووە و هەروەها ئاوادانکردنەوەی ماڵەکانیان و دابینکردنی پێداویستەکانیان هەموو جۆرێک هاوکاری گرتووەتەوە کە ئەمە ئاستێکی زۆر باشە لە ساڵی 2020 و ئینشاءالله خەڵک وەزعی باشتر بێ، پێویستی کەمتری هەبێ، بەڵام لە هەموو حاڵەتەکە کۆمپانیای قەیوان بارکی خۆی زانێت کە بەردەوام بێ لە ساڵی 2021 و ساڵانی داهاتوش بۆی کە هاوکاری خەڵکی هەژار بکات. ئەو هاوکاریانەی کە پێشکەش دەکرێن لەلایەن کۆمپانیای قەیوانەوە کە بەشی خێرخوازی پێی هەڵەستێ، هیچ پەیوەندی بە ناوچەیەکی دیاریکراوە نییە، هەموو هەرێمی کوردستان ئەگرێتەوە. ئێمە بە هەموو شێوەیەک لە هەر شوێنێ هەستمان کردبێت کە کەم و کورتیەک هەیە، خەڵکێکی هەژار هەیە، خەڵکێکی پێداویستی تایبەت هەیە، ئێمە هاوکاریمان بۆ ناردوون لە قەزاکان بە هەمان شێوە وەکو چۆن لە ناو سلێمانی کراوە، لە قەزاکان کراوە، لە پارێزگاکانی تری هەرێمی کوردستان کراوە، هاوکاریەکان هەموو شوێنەگەگرێتەوە.